بسم الله الرحمن الرحیم بینەران و بیسەرانی ئازیزی پەیام سڵاوی خوای گەورە و میهرەبانتان لێبێ ئەم کاتە و گشت کاتێکتان شاد بێ خۆشحاڵم لە بەرنامەی باس و خواس و لە تەوەرەیەکی نوێ بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەینەوە. ئازیزانم ئەمڕۆ تەوەرەیەکمان بۆ ئامادەکردوون کە تێیدا باز لە چۆنیەتی داواکردنی مافەکان دەکەین لەلایەن هاوڵاتیانەوە. دابینەکردنی ماف و بڕینی موچە و بەرتەسکردنەوەی ئازادی بۆتە سیمایەکی دیار لە کوردستان و هەمووان باسی باشکردن و دەستەبەرکردنی مافە سەرەتاییەکانیان دەکەن. ساڵی ڕابردوو مامۆستایان بۆ ماوەی 3 مانگ بایکۆتی داوامیان کرد و زۆر شارستانیانە گوزارشتیان لە مافەکانیان کرد، بەڵام هیچ وەڵامێک نەدرانەوە. دوابەدوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و لە دەستدانی نیوەی خاچی کوردستان و داڕوخانی هەیبەتی دەسەڵاتی سیاسی هەرێم، هەیبەتی ئیداری و کارجێڕی حکوومەتی هەرێمیش لە لێواری داڕوخان و پاشەکشەیەکی مەترسیداردایە و دەسەڵات بۆ پڕکردنەوە و پینەکردنی کەم و کورتیەکانی دەستی بۆ قوت و ئازادی و بڕینی موچە بردووە و بێباکە لە بەرامبەر خواستی هاوڵاتیان بۆ دابینکردنی مافەکانیان. خەڵکی کوردستان ینی هەموو ئەم بێباچیانەی حکوومەتی هەرێمی کوردستان، خەڵکی کوردستان ڕق ئەستورتر و ئاستی داواکاریەکانیان زیاتر دەکات. لە ماوەیەدا شەپۆلێکی دیکەی ناڕزایی بەرفراوان و خۆپیشاندان ناوچە جیاوازەکانی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و دەڤەری ڕاپەڕینی گرتەوە و چەندین خۆپیشاندەر شەهید و چەندانیش بریندار بوون. شارەکان تەندراون یاخود کراون بە سەربازگە و ڕاوەدووی چالاکانی مەدەنی و هەڵسوڕاوانی خۆپیشاندەران یان خۆپیشاندانەکان دەدرێت و هیچ ئاسۆیەکیش نییە بۆ وەڵامدانەوەی خواستی هاوڵاتیان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. ئێمە لەم بەرنامەیەدا قسە دەکەین لەسەر چۆنیەتی داواکردنی مافەکان لەلایەن خەڵکەوە و بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر فەرەیدون سەعید ئەندامی دەستەی باڵایی بەرەی داکۆچی لە مافی خەڵک لە ڕانیە. کاک دکتۆر زۆر بەخێربێ و سوپاس بۆ ئامادەبوونت. زۆر سوپاس بۆ جەنابتان، زۆر سوپاس بۆ پێم. کاک دکتۆر سەرەتا بێگومان کە باز لە هەر شتێکەکەی پێویستە پێناسەی بکەین. ئێمە دەمانوێت سەرەتا لە مافەوە دەست پێ بکەین، با بزانین ماف چییە و چۆن پێناسی بکەین. بەڵێ دیارە جوابدانەوەی ئەو پرسیارە لای هەموومان ڕوون و ئاشکرایە. هەموو کەسێک لە وجوودە و هەموو شتێک کە وجودی هەبێت کە بوونی هەبێت مافی هەیە. بۆ نمونە درەختێک مافی هەیە، کۆمەڵێک ڕێز هەیە ئەبێ بەرامبەری بکرێت. ئەوەی کە پێوترێت مافی خەڵک، مافی خەڵک لە هەموو شتێک گرنگترە و لە هەموو شتێک مهمترە لەبەر ئەوەی ڕیەڵ لایفە، ینی حیاتی زیندوی هەیە، حیاتی زیندوی هەیە. لەبەر ئەوە کەمترین مافی بۆ هیچ کەسێک نییە دەستکاری بکات و بیخوات. زۆر باشە، کەواتە ئێستا دەمانەوێت کە باس لە دابینکردنی مافەکان بکەین. ئێستا تاچی کورد هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەشێ بڵین یا گونجاوە بڵین کە لە سەرەتاییترین مافەکانی بێبەش کراوە و مەحروم کراوە. لە 100% دروستە ئەو دەستەواژەیە و بەڕاستی ئەوەی کە پێی بوترێت مافی مرۆڤایەتی بۆ تاکی کوردابین نەکراوە و هەموو مافەکانمان خوراوە. لە کاتێکە نابێت تەنانەت یەک مافی بچووکیشمان فەرامۆش بکرێت و بخورێت. سەرەتاییترین مافی ژیانی مرۆڤ، سەرەتاییترین مافی ئینسان ئەوەیە کە پێویستە سەرەتاییەکانی وەکو هەوا، وەکو خۆراک و هەموو ئەو پێویستە سەرەتایانی وەکو ئاو ئەوانە دابین بکرێت. بەڵام کاتێ تاچێک هاوڵاتێک لە وڵاتێکی خۆیدا هەستەکە لە مافە سەرەتاییانەی مەحروم کراوە، ئایا مافی دەنگ هەڵبڕین و مافی داواکردنی ئەو مافانەی نییە؟ بەڵێ دیارە مافەکان پێش هەموو شتێک هەیە پێ ئەوترێت مافی ژیان. واتە تۆ ئەبێت هەر شتێکت کرد بە زیندوو، هەر شتێک ژیانت پێدا پێویستە ڕێگەی بێ بژی و مافی ژیان لێسەندنەوە لە هیچ کەسێک ناوێ بکرێت. بۆ نمونە دارێکی بەردار یا دارێکی سەوس دروست نییە تۆ لقەکەی لێ بکەیتەوە، لقێکی لێ بکەیتەوە چجایەوەی هەر هەمووی هەڵکێشی. ئەگەر دارێک دروست نەبێت، گیاندارێک ئەگەر مێرولەیەکیش بێت مافی ئەوە نییە بە ناحەق و بەبێ مەبەست بیکوژیت و لە ناوی بەریت. ئەگەر گیاندارێک ئەوە حەقەکەی بێت
مافی مرۆڤ و ژیانی مرۆڤ زۆر زۆر لە هەمویان گرانتر و قورسترە لەبەر ئەوە مەسئلەی ژیانی مرۆڤ حتا پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەفەرمێت ئەگەر کەعبە بڕوخێنی باشترە وەک لەوەی کە زەلامێک بکوژیت ژیانی لێ بزەنی باشە. مافی ژیان طبعا لە چیەوە دەست پێکات لە مەعاشەوە دەست پێکات. مەعاش واتە معیشەتی پێ بەڕێوابی یعنی ژیانی ڕۆژانی پێ بەڕێوابی. ئەگەر مەعاش لە ئاستی مەطلوبە نەبێ و لە ئاستی ژیانی خۆتان نەبێت ئەبێت تەنەزول بکەیت ئەبێت تەنەزول بکەیت. لەبەر ئەوە مەسئلەی ئەو خوتوڕەتی کە هاتووتە سەر ئێمە بەڕاستی هێرشکردنە سەر ژیانی تاکە یعنی ژیانی خەڵک خۆشەر نیارەوە تۆ بیکوژیت و ئەوانە بەڵام تۆ 28 مانگ مەعاشی خەڵک بخۆیت خەڵک ناچار ئەبێ بڵێ کاکە من با بژیم. هەموو شتێک هەموو دەسەڵاتێک هەموو مرۆڤێک هەموو تاچێک هێڵی سووری ژیانی هەیە هێڵی سووری هەیە کە پێویستیان هێڵی ئازادی ئینسانەکانەکە پێویستە و هێڵە سوورانە نەبەزێنرێن. بەڵام ینی سەرڕای ئەوەی کە ئازادی تاگ لە هەرێمی کوردستان پێشێلکراوە پێم وایە کۆچی لەسەرەوە لەگەڵم ئازادی تعبیری بیر و ڕای خۆی دەربڕدراوە ئازادی کارکردنی پێشێل کراوە ئازادی چی و چی و چی هەموو ئەمانەی پێشێل کراوە. ینی کاتێک دەست بۆ هێڵە سوورەکانی هەتا ئەوەی بر کە ڕۆژانە سەر ڕای ئەوەی کە ئازادیشت پێ نەداوە دەست بربەوەی کە مەعیشەتی ژیانیشی لێزەوت بکەی کە نەهێڵی بژیە هەناسەیەکی ئارام هەڵمژێ پاروێک لوقمەیەکی حەڵاڵی هەبێ لوقمەیەکی ئارامی هەبێ بیخوا. ینی ئەمە بۆ خۆی لە خۆیدا دروستکردنی پشێوی نییە لە وڵاتدا دروستکرد هێنانەکایە و خوڵقاندن و دروستکردنی ئاژاوانیە لە وڵاتدا بە دڵنیاییەوە چونکە ئێمە بەڕاستی خەڵک تەحملی لێسەنەوەی مافی ژیانیشی کرد حەزەکەم ئەو تێبینیت بدەمێ خەڵک تەحملی کرد 28 مانگ موچەی بخرێت و برسی بکرێت و هەر چۆنێک هەبوو هێنای هەتا ئاس گەیشتە ئەوەی دوو هێڵی سووری زۆر خەتەر بەزێنرا یعنی ئەم جارە کارەکە گەشتە ئەوەی دوو هێڵی سوور ببەزێنرێ. یەکەم خەڵک تەنەزولی لە شەرەفی کرد احترامن بۆ بەرنامەکە و بۆ خەڵکانێکی زۆر ناچار بوون بەهۆی بێپارەی و بەهۆی نەڕۆشتنی مەعیشەتی ژیانیانەوە تەنەزول بکەن. ئەمە هێڵێکی زۆر زۆر سوور و خەتەرناکە و طبعاً بەڕاستی بەرپرسیارەتی هەر هەمومانە کە ئەو کارە کۆنتڕۆڵ بکەین. خەڵی دووهەم بریتە لە داهاتووی منداڵەکانمان یعنی ئەگەرچی ئێمە برسیش بین ئەگەرچی ئێمە نانیش نەوێ بخۆین تەحملەکەی بەڵام داهاتووی مناڵەکانیشمان ئێستا کەوتۆتە مەترسیەوە. ساڵی پار بەداخەوە زەربەیەکی گەورەیان لە مامۆستایاندا و موچەیان نەدانێ و بە کۆمەڵی وعدی نادروست کاریان پێ بەڕێکردن ئەوە بۆ هەرچۆنێک هەبوو ساڵی پاریان بە نیوە ناچڵی کۆتایی پێێنا. بەڵام ئەم ساڵ دووبارە مافی مامۆستایان و مافی پەروەردەکارانی منداڵەکانمان دووبارە پێشێل کرا لەبەر ئەوە مامۆستایان کەوتنە سەر ئەوەی کە داهاتووی منداڵەکانمان تاریک بکرێت. بۆیە ئەم هێڵە سوورە بەڕاستی وای کرد کە هەموو خەڵک بە یەک دەنگ بەو دوو هێڵە سوورە ڕازی نەبێت و بێتە سەر شەقام. کەواتە بۆ خۆی بەبارێک لە بارەکاندا دەسەڵات خوڵقێنەری تونند و تیژیە کاتێ بەدەم داواکانی هاوڵاتیەوە ناچێت کاتێ مافەکانی زەوت دەکا کاتێ مافی خودی تاکەکە و مافی نەوەکانی ئایندەش لێڵ دەکا ئەمە بۆ خۆی ئەوەیە کە تۆ دەسەڵات دەهەوێت تۆ ینی بەڕاستی خۆپیشاندان بکەی بێ سەرجادا نەفرەت لە دەسەڵات بکەی هەتا دوجار ئەوەی کە بینیمان لەم دواییە کوشتن و بریندارکردن و ئیتر کۆمەڵی هەتا هەڕەشە هەتا ینی ئەو هێڵە سوورەی کە هەمومان ینی تەمەنای دەکەین ڕۆژێ لە ڕۆژان نەیبینین ئاشتی کۆمەڵایەتی خەریکە تێک دەچێت ئاشتی کۆمەڵایەتی لە شارەکاندا لە لێواری بەڕاستی لە ژێر مەترسیدایە کە بکەوێتە شەڕی ینی بنەماڵەکان دروست بوێت لەم پێناوەدا. کاک بەختیار من حەزەکەم ڕاستیەکە پێ بڵم یعنی تۆ ئەگەر نەک مرۆڤێک کە خاوەنی کەرامەت و ڕێزی خۆیەتی ئەگەر تۆ مەڕێک بێنی جوچکێکی مەسلحە بێنیت یعنی تۆ لێی بیت و عەزێتی بیت و بڵێ کاکە تۆ نابێ حرەکەت بکەیت ئاخر یعنی ئەمە مەنطق نییە. یعنی تۆ بێیت
دەست بنیتە بینەقاقای خەڵک بەڵام خەڵکیش ناڵێ ئای آخر چۆن ئەبێت دەی فەرموو کاکە ئەوە ئێمە من پێش ئەوەی خۆپیشاندان دەست پێ بکرێت داوام کردوتم تکایە پرۆژەیەکی نەتەوەی جوان پێشکەش بکەن بۆ چارەسەر داوام لە سەرکردەی باڵا کرد وتی کاکە ئێمە پارەمان پێ نییە پرۆژەی چی پێشکەشکەین چارەسەری چی پێشکەشکەین کەواتە ئەو خەڵکە یان ئەبێت بێدەنگ دانیشێت و کپ قسە نەکات یاخود ئەبێت داواکاریەکانی خۆی تەقدیم کات یعنی چارەسەری تر نییە ئەو خەڵکە یعنی تۆ چی ئەەکەیت یعنی بێدەنگ بیت 28 مانگ لە 28 مانگ زیاتر زۆر باشە کاک دکتۆر ینی پێویستە هاوڵاتی لەم نێوەندەدا ئەوەی بینیمان لەم چەند ڕۆژەدانی بەریەکەوتن ڕوویدا پێویستە هاوڵاتی چۆن داوای مافەکانی خۆی بکات چۆن ینی دەستەبەری مافەکانی خۆی بکە ئەوەی کە بێتە سەر شەقام ئەوەی کە بەدەنجی بەرز هاوارکە ئەوەی کە توندوتیژی لە ئایندەدا لە ئەنجامی کار و کاردانەوە توندوتیژی دروست بیان چۆن داواکاری مافەکانی بکات چۆن بڵێ مافەکانم دێ بەدەسەڵات بەڵێ ئەو نقطەیە طبعاً بابەتی بەرنامەکەی ئێمەیە بەڵێ ئێمە کێشەکەمان لەوەدایە کە ئەم خەڵکە بەسەراحەت لە ئەنجامی ئینفعالاتی داخلی و پڕبوونی حاڵەتی نەفسی زۆر جار تەسەڕوفاتی ناتەبیعی ئەکات کۆمەڵێک حرەکات ئەکرێت کە طبعاً شایەنی قبول نییە لەلایەن عەقڵ و مەنتیقەوانێ بەڵام لە ئەساسەوانێ ئەم خەڵکە بۆوە پڕ بووە تونگ بووە ناحەقی نییە یعنی کاک بەختیار بەڕاستی ماف کە کاتێک داوای ئەەکەیت ئەوە حەقی خۆتەوە نابێتە نەزول لە هیچ شتێک بکەیت لەو مەجالەیە بەڵام لە بەرامبەر ئەوەیە چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم کە کاتێک یەکێک لە خاوەن قەرزەکان داوای لێکردوانی یەخەی برینار کرد عەباکەی ڕاکێشە بەڵێ عەباکەی ڕاکێشە فەرمووی بەو بڵێن بابە جوانی داوایکە بەڵام با منیش بە جوانی وەڵامی بەمەوە جوانە نەیوت من وەڵامی نادەمەوە یعنی من بە خەڵکەڵم بە مەدەنی با داوایکە بەڵام بە دەسەڵاتی ژەڵێن با بە مەدەنی چارەسەری بکات هەردوو لا بۆ ئەوی پێکەوە بتوانین دەستی یەک بگرین کێشەی کۆمەڵایەتی دروست نەبێت یعنی بەسەراحەت تۆ بێیت بڵێ کاکە وەڵام من خاوەنی هەموو شتێکم لەبەر ئەو چەک و ئەسلحەیەم بەکارێنم بۆ لێدانی خەڵک و بۆ کوشتن و بۆ بڕین و آخر خۆ خەڵکیش لە کوونە دیوار ناتوێتە دەرەوە یعنی سبەی ڕۆژ فعلا ئاشتی کۆمەڵایەتی هێزە ئەمنیەکان خەڵکیشیان هەموو ئامۆزای من و برای من و کەسی من و کاری تۆیە بەڵێ ینی هێزە ئەمنیەکان و پێشمەرگەش بەکاردەهێنێ بەڕاستی ئەمە جارێکی تر دەستبردن نییە ینی دەستکردن نییە بە شانەی زەردەواڵەدا کە تۆ پێشمەرگە کە سمبولێکە سمبولی نەتەوەیە سمبولی پارێزەری وڵاتە نایڵێ وڵات بکەوێتە بەرهەڕەشە بەڵام دوجار ئەو چەکانەی کە یان ئەو ئۆتۆمبیلە سەربازیانەی کە هەڕەشیان پێ لە دوژمن دەکەی بەری دوژمنی پێدەگری بێنی بێ بۆ ناو شارەکان و مەترسی دروستکە لەسەر ینی شوێنی دانیشتنی هاوڵاتیان ئەمە بەڕاستی ئەمە چ منتیقێکانی ئەو منتیقە نییە کە ئەمە بەرهەمێنەری توندوتیژیە خۆی من لێرەوە بە دەسەڵاتەڵم ئەڵم ئەو جێشە پێویست ناکات ئەو سوپایە پێویست ناکات خۆپیشاندەران یعنی ئەگەر ڕاپەڕیویش من مەڕێکی ڕاپەڕیون خەڵکی مەدەنین یعنی چ توانایەکی چ دەسەڵاتێکی یعنی تۆ چ پێویستە کات کە تۆ چەکی قورسی بەرامبەر بەکاربێنی هیچ نین یعنی ئێمە خەڵکێکی مەدەنین خەڵکێکی ئەکادیمین ئەوەی کە لە بەردەستمانایە دوای ئەوە داواکاریەکی زیادمان نییە ئێمە ئەڵێن کاکە مافێکمان هەیە بۆمان جێبەجێ بکە تا ئێستا 28 مانگ موچەی خەڵکت خواردووە ئەم موچەیەمان بەرەوە ئەمە خاڵی یەکەم ئەجا تۆ چۆن ڕێیەکەوی لەگەڵمانە بە قەرزەمانەیتەوە مانگانەمانەیتەوە چۆنە ئەمە تۆ بەپێی بۆ گونجان و لە یەکتر تێگەیشتن دووەمینیان ئەگەر لە یەکی 2010ەوە ئەتەوێت مۆزەفین فەرمانبەران دەوامت بۆ بکە بەپێی ئەو عەقدەی هەیە ئێمە دەوامەکەت بۆکەین تۆ موچەکەمان بەرێ ئەگەر نامان دەیتێ ئێمەش دەوامەکە بۆ ناکەین بایکۆتەکەین تەنها ئەمە داواکاریە یعنی ئەم داواکاریە هی ئەوە نییە چەکی بۆ بەکاربهێنرێ هی ئەوە نییە ڕوبەڕووی ببیتەوانێ ئەسڵەن ئەگەر تێگەشتن و تەفاهم هەبێت ئێمە بەسەراحەت لەگەڵ زۆر لە خەڵکانە دانیشتوین یەک کەسێک نەبوو بڵێ داواکانتان ناڕەوایە ئەدەی داواکانمان مادام ڕەواش دەبێت بۆ بە دیشایەتیمانەکەی دەوەرە با جێبەجێکەین زۆر باشە کاک دکتۆر
ساڵی ڕابردوو ئەوە لە 2011 و ساڵانی پێشووتریش ینی کەم تا کورتێک ناوە ناو خۆپیشاندان هەبووە ساڵی 2011 خۆپیشاندان هەبوو ڕووداوەکانی هەفتەی شوبات و ڕۆژانی دواتر بەڵام ئەوەی ئەو خۆپیشاندانەکانی ساڵی ڕابردووی مامۆستایان کە بۆ ماوەی 3 مانگ بایکۆتی دەوامیان کرد و داوای مافەکانیان کرد ینی کەمترین یان هەر لە خانەی نەبووندا هیچ زیانێک بەر هیچ شوێنێکی خەدەمی هیچ زیانێکی ینی هیچ سیمایەکی ناشارستانیانە بۆ خۆپیشاندەرانەوە نەبوو کەواتە کە دەسەڵات دەڵێ خۆپیشاندانی مەدەنیانە کە خۆپیشاندەریش هاوڵاتیان دەڵێن ئێمە خۆپیشاندانی مەدەنیانە داوای مافەکانمان دەکەین بەڕاستی تریان دەوێنی و خەڵکە چەند مانگ داوای کرد ینی ئێستاش هەر بە مەدەنیانە نەچوونەتە سەر شەقام و داوای مافەکانیان بکەن هەر بە مەدەنیانەیە ڕاستیەکەی بەڵام ینی من ئەوە بۆ مێژوو ئەڵێم دەسەڵات بە مەدەنی نەهات گوێ لە خەڵکەکە بگرێ دەسەڵات جێیشی بڵاو کردوێتەوە بەسەر خەڵکە یعنی ئەگەر جێیش نەبێت و ئەگەر سوپا نەبێت کاکە ئێمە خۆمان ئەو دەقەی کە لە ڕانیە کێشەکان دروست بوو ئێمە ئەو دەقەیە لەگەڵ لیژنەی ئەمنیە لە کۆبوونەوەیە بووین وە تەرحیبێکی جوان و بە خێراتنەیەکی جوان و بەرنامەمان دانا کە ئیشەکان ڕێک بخەین لەم لاوە یعنی بەسەراحەت هەندێک کەس هەیە یعنی مەفهومی مەدەنیەت نازانێت تەنها وا ئەزانێت ئەگەر تۆ داوای مافیەکەت کرد کورسی ئەو ئەخیتە کێشەوە یا دەسەڵاتی ئەو ئەخیتە کێشەوە ئێمە دەسەڵاتی کەس و کورسی کەس ناخینە مەترسیەوە ئێمە تەنها ئەوەندە ئەڵێن کاکە بەپێ ئەو گرێبەستەی جەنابەت لەگەڵ ئێمەیە کردوتە تکایە مافەکانمان بەرێ ئەگەر مافەکانت پێ نادرێ کاکە ڕێگە بە بایەکێکی تر مافەکانی خەڵک جێبەجێ بکات و مافی خەڵک لەوە زیاتر نەخورێت ئەمانە دار بێ بەسەر ئەم وڵاتەوە یەکێکی تر کە دەتوانێت مافی خەڵک دابین کات ئەتوانێت مافی خەڵک و ئەگەر ئەویش دابینی نەکات بە هەمان مەسیر خەڵک لی قوبوڵ ناکات و خەڵک ناتوانێت تەحمل کات سەرەتا ئاماژەیەکت پێ کرد بەڵام ئەو بابەتەی کە دەگوترێ خەڵک بێسەبرە خەڵک بێ ئارامە خەڵک ینی بەرگەی با بڵێن تەنگژە و ناڕەحەتیەکان ناگرێت بەڵام بەڕاستی لە خەڵکی کوردستان بە ئارامتر هەیە چەند ساڵە تەحملی ئەو هەموو ناڕەحەتی و ئەو هەموو بێدادی کردو ینی سەبرگرتن لەوە زیاتر چی ینی نەگەیشتۆتە بینە قاقا بەڕاستی ینی چیان دەوێت لە خەڵکی کوردستان لە مەجای سەبر ینی پێدوانی هاوڵاتی کورد تاچی کورد زۆر بە سەبر و ئارامە بۆ ینی لەوەی کە داوای مافەکانی دەکات چاوەڕێژ دەکاکەی بۆ جێبەجێ بکرێ وڵا لە 100% کاک بەختیار ینی ئەوەی کە ئێمە قوبوڵمان کردووە لە پێناوی تێکنەچوونی هەرێمی کوردستاندا هیچ میلەتێک قوبوڵی ناکات وەڵی من برادێکم لە بەریتانیاوە هات بۆ لام جانتاکەی لە کاتی ترانزیێتە دواکەوتوتیان 2 ڕۆژی تر ئەگاتە سەرێ ئەگاتە دەستێ وەڵی ئێوارە ئیمێڵێکی کرد بۆ ئەو خطوتی جەویە وتی کاکە حاڵەتی نەفسی منتان خستۆتە عەزیێتەوە 3000 پاوەند تەکلیفەم ئەوێت و غەرامەم ئەوێت ئەگەر ئەم دەنێ باشە ئەگەر نامدەنێ بە قانون لێتان ئەسەنم وەڵی لە ماوەی 1 سەعاتە خستیانە سەر حساب بانقیەکەی کاکە مافی خۆیەتی خەڵک ینی تۆ بۆ مافی دەرونی خەڵک تێکەی یعنی تۆ پرست بە من کردووە من کە موچە خۆرێکم دەوامم بۆ کردویت پرست پێ کردوم ئەڵی 3 مانگە بۆ پاشەکەوتەکەم ئەگەر پرست پێ کردومە و ڕازی بووم مافی ئەوەم نییە یەک کەلیمە قسە بکەم لە کاتێک ئەو پاشەکەوتە هیچ گرنتێک بە هیچ بەندێکی یاسایی و مافێکی یاسایی نەکراوە و هیچ گرنتێکیشی نییە کە من دڵنیا بم سبەینێ ئەندرێتەوە ڕۆژێ لە ڕۆژان من ڕازیمە قەلەقی سەر ڕای ناڕازی بوونی من و هیچ ینی بەپێی بڕگەیەکی یاساژە من نەکراوە کەواتە ئەمە قەلەقی و حاڵەتە دەرونیەکە زیاد ناکە طبعا یعنی خەڵک حاڵەتی دەرونی لە 100% تێک چووە یعنی بەڕاستی نەفەر هەیە ئەیبینیت شەڕت پێفرۆشێ نەفرەیە کاکە یعنی ئێمە کە دەستەی باڵای مافی داکۆچین لە خەڵک وەڵی خەڵک خەریب بۆ لێمان بە 2-3 کەڕت لەسەر مەنەسەکە پەلاماریان داوین تویانە با بە ئێوە باسی چیەکەن یعنی خەڵکەکە زۆر داواکاریەکان و ڕقۆقینی زۆر لەوە زیاترەکە ئێمە یعنی من بە سەراحەت و بە ئەمانەتەوە ئێڵم ئەگەر ئێمە وەکو کۆمەڵێک ئەکادیمی کۆنتترۆڵی ئەو خۆپیشاندانەمان نەکردایە تا حدێک چکە زۆر خراپترش نسبیەن سوێنە خۆمە ئێستا 1000 خوێنە ڕژە یعنی هەروە گاڵتە نییە ئەمە چکە دەسەڵات خۆی خستوێتە شوورێکەوە کاکە نایەت بەدەمەکەی ئەرچێکی زۆر گەورەتان جێبەجێ کردوێمەتان هێشتووە
ئاشتی کۆمەڵایەتی بکەوێتە مەترسیێکی گەورەتر لەوەی کە ئێمە ئەرکێکی فیداییمان بەستووە، یعنی بە سەراحەت یعنی ئەو برادرانەی کە لەوێ بوون بەڕاستی فیدایی بوون و خۆبەخشانە چوینەتە وەسەتێکەوە کە ڕق و قینی خەڵک لەلایەک لەم لاشەوانەیە خۆشاردنەوەی دەسەڵات لە داواکاریەکانی خەڵک لەلایەک، یعنی هیچ پێویست ناکات ئەگەر تۆ ئێمە بە لیژنەی ئیداریمان و دووتمان کاکە مافێکی ئێمە هەیە جەنابیشتانەڵێن حەقە ڕەوایە، ئەگەر ڕەوایە دەوەرن یا بماندەنەوە ئەگەر لای ئێوەیە، ئەگەر لای ئێوەش نیە وەرن لەگەڵمان نابن بە ئێمە ئەم ئاستە بەرزکەینەوە لای کێیە ئەو حەقەی ئێمە ئەو مافەی ئێمە ئەو پارەی ئێمە لای کێ بمانداتەوە و غەیری ئەوە هیچی تر نییە و هیچ پەیامێکیش نییە بە توندوتیژی. کاک دکتۆر فەریدون سعید جەنابەت بۆ سیفەتی ئەندامی دەستەی باڵای بەرەی داکۆچی لە مافی خەڵکی لە شاری ڕانیە لەوێ خۆپیشاندان کرا و زۆرترین خەسارەتیش لەوەی کە شەهید هاوڵاتی شەهیدی دا و بریندارێکی زۆریش کەوتەوە تا چەند ینی لەو خەڵکە ڕازی کە بەڕاستی حەزاریانە و شارستانیانە داوای مافەکانی خۆی دەکات، ینی پێ وایە ینی تاچی کوردیش هیچی لە ئاستی تاشی وڵاتانی ئەوروپی کەمتر نییە کە هاتۆت و هاتۆتە سەرجادە و داوای مافەکانی دەکات. بە دڵنیاییەوە تاکی کورد ئەگەر بەپێی تاریخیش باسی بکەیت یعنی بۆ نەتەوەکانی تر ئێمەش مافمان وەکو مافی خەڵکە و دابینکردنی مافەکانیش پێویستە لەسەر هەموو کەسێک. مەبەستم ئەوەی تا چەند حەزارەتیانە ئێستا خەڵک داوا دەکات سەر ئەوەی کەس دەسەڵات ستەمی لە هەمومان کردووە موچی هەمومانی بڕیوە مافی هەمومانی زەوت کردووە مافەکانمان نادا، بەڵام سەر ئێوەش ینی تۆ بۆی کە لە هەرمی سەرەوەی لە پێشەنجی خۆپیشاندانەکانت کردووە پێشەنجی داواکاری ئەوە ینی داکۆچی لە مافی خەڵک کردووە تا چەند ڕازی لە ئاستی داواکاریەکان لە لای خەڵک ینی لە سەبریان لە ئارامیان لە تەحمولیان لە شێوازی دەربڕینی سکاڵا و داواکردنی مافەکانیان. من ڕاستیەکەی هەندێک خڕوقاتی تیا کرا بێگومان ئەوە پێمان خۆش نەبوو بەڕاستی ئێمە لە ئاساسی عاتیفەیە و گەنجانەیە هەندێک ئیشەیە مەسەلەن سووتاندنی بارەگا یاخود دەست درێژیکردنە سەر دائیراتی حکومی یاخود ماڵی خەڵک یاخود عەزیەتدانی دارێک لە سەرجادەکە ئێمە لەگەڵ ئەوەیانین و بە هەموو شێوەیەکیش بە ناعەقڵیانەی ئەزانین، یعنی شتێکی نامەعقولە و لە عەقڵ و لە مەنطق و لە پلان و لە تەخطیتا جێی نابێتەوە پێش ئێستا باسی بەڵام خەڵکێکە عاتیفیان ئەو تەسەڕوفاتە ئەکات ئەو حاڵەتی عاتیفەیە تکا ئەەکەم لە دەسەڵات کۆنتڕۆڵیکە، یعنی چکەوە بەدەست من و تۆ نییە خەڵکەکە پڕ بووە دەوەرەکە کە ڕێگە چارەیەک تەقدیمکە وەرە حلێک بدۆزەرەوە دەبات دوو بەرپرس بڵێ کاکەەوە من مادام ئەرکەکەم پێ جێبەجێ نەکرا ئەو وازمێنە، یعنی من بە سەراحەت لەم ڕۆژانەیە وەزیرێکم بینی بڕیاری دەست لە کار کێشانەوەیە بە بەشێک لە چارەسەر ێزانم چکە تۆ مادام نەتوانیوە ئەرکەکە جێبەجێ بکەیت یعنی مافی خۆیەتی بڵێ کاکەەوە من چۆڵ یەکەم دەوەرن با ئیدارەیەکی تازە و کۆمەڵێک ڕئوسی تازە بێت چارەسەری کێشەکان. تۆزێ پێش ئێستا باسی وت کرد لانی دەرونی هاوڵاتیان بەهۆی دابین نەکردنی مافەکانیان پێنەدانی موچەکانیان لانی دەرونی تێکچۆ ینی ئاشتی تووشی شڵەژان بووە تووشی شڵەژانێک بۆ کە تەحەیور ماوە هەنی سەری سوڕماوە چۆن چارەسەری ئەم دۆخە بکە لەو حاڵەتەدا ئەمە نابێت حاڵەتێکی تەندروست ئەگەر خەڵک پەلاماریش بدا پەلاماری هەتا شەڕ بەدار و دیواریش بفرۆشێ واللهی ئەزین چۆنە ینی ئەمەداکۆچی نییە لەوەی لە کارێک بکرێت کە بارەگا بسووتێنرێ دەست بگرێت بە متەلەکاتی دەوڵەت دارێک هەڵبچێشرێ چی بکرێم دوکانێک تێک بدرێ قسەکردنە سەرەوە نییە بەڵام کە تۆ ئەو هەموو ڕێگانەی لێ دەگری ینی 2000 بۆ دەرچوون لەم کۆتوبەندا هەموو ڕێگایك ناگرێتە بەر ئەزین چۆنە خۆی کارەکە ناڕەوایە کە کراوە کارەکە بەڵام چارەسەری ئەو ئیشە بۆی دووبارە نەبێتەوە سێبارە نەبێتەوە ئەوەیە کە دەسەڵات بێت بەڵگە و دەلائیلی خۆی بۆ خەڵک بسەلمێنێ کاکە تۆ لە ناو خەڵکەوە هەڵبژێراوی بۆ عیبە ئێستا بچیتە ناو خۆپیشاندانەوەوانە و بە خەڵک بڵێ کاکە لەبەر ئەوەی با خەڵم تیای نییە لەبەرەوەی پارەکانم لە بانقا گیراوە لەبەرەوەی بە غەڵەت معاملەیەکمان بەنەوتەوە کرد لەبەر ئەم هۆکارانە ئێمە ناتوانین پارەکەتان بۆ دابین بکەین وە لە هەمان کاتە ئێمەش وەکو ئێوە بە برسایەتی ئەژین
یعنی هەندێک پرۆژە هەیە چارەسەریەیە کاک بەختیار، ینی ئەو هەموو مزگەوتە کە ئاوەدانەکرێتەوەوانە بە ئێستاشەوە لە قەیرانیشە ئەو خەڵکە خۆیی حکوومەت پارەی ناداتێ بگومان ئەی بۆ هەمووی لە مەڕمەڕ و لە کاشی دروستەکرێ خەڵک پیاوەتی تایە بەڵام ناحەقی قوبوڵ ناکات ئەگەرنا من دڵنیام لەوە کە خەڵکی بە شەرەفی کوردستان چۆن توانیوێتی حکوومەتی هەرێم دروست کات چۆن توانیوێتی ڕاپەڕینی بۆ بکات چۆن توانیوێتی بیهێنێتە وجود ئاواش دەتوانێت مافەکانی بپارێزێت و ئاواش دەتوانێت هەرێمی کوردستانیش لە دەستی دوژمنان بپارێزێ بە پارەی خۆی بێ و بە هیلاکەتی خۆی بێ و بە ماندووبوونی خۆی بێ ئەتوانێت و هیچ غیرەتی هیچ کەسێک قوبوڵ ناکات کە خەڵک برسی بێت و وانە خۆی تێر بێت و دراوسەکەی برسی بێت چ لە ڕووی ئاینی و چ لە ڕووی نەتەوایەتیەوە بەڵام کێشەکە ئەوەیە خەڵک ئێستا گەیشتووەتە ئەو قەنەعەتە ئەڵێ کاکە گیان من لە جیاتی ئەوەی خەمخۆری تاکم هەبێت با خەمخۆریەکی جەماوەریم هەبێت هەموو جەماوەر کەش زۆر باشە کاک دکتۆر بەهۆی ئەوەی بەڕێستان لە ڕانیان یعنی لە ڕانیە پێم وایە شایدیەوەش دەدەی هەموو خەڵکی شایدیەوە دەدا دەست نەبرا بۆ هیچ دام و دەستگایەکی فەرمی حکوومەت دام دەستگا خزمەت گوزارەکان کەواتە ئەمە بۆ خۆی هەستکردن بە مەسئولیەتێکی گەورەی هاونیشتیمانی بوونی تاک نییە لای تاچی کوردی کە دەست نابە بۆی بەبەردەمی فەرمانگەی ینی بۆ خۆت شارەزای دیمۆگرافیای ناوچەکەی بەبەردەمی فەرمانگەی قایمقامێدا ڕۆیەوە و بەردێکیشی تێ نەگرتووە بەبەردەم شارەوانی و فەرمانگەی ئاو و فەرمانگەی کارەبا و فەرمانگەی بەردەم باقەکان و بەبەردەم بەڕێوەبەرایەتی هاتوچۆ هەموو ئارەدا ڕۆی بەڵام دەستێکی بۆ نەبردون کەماتە ئەوە ینی ئاستی پێگەیشتووی تاچی کوردنیە لەو ڕۆوە بەڵێ کاک بەختیاریان حەزەکە من یەک تێبینی زۆر وردت بەمێ ئێمە طبعا لەو خۆپیشاندانەیە تا کە کەسێک نەمابوو لە شاری ڕانیە بەشداری نەکات هەرچی دوکان و بازار هەیە هەرچی کاسبکار هەیە هەرچی خەڵکی سەحا مهندسین مامۆستایان فەرمانبەران هەر هەمووی بەشدار بووتیایە بە جۆرێک لە جۆرەکان یعنی بەڕاستی تا ئێستا باوەڕ ناکەم لە مێژووی هیچ مرۆڤێکە لە مێژووی هیچ وڵاتێکە خۆپیشاندان لەو شێوەیە کرابێت کەسێک نەبووە دوودڵی هەبێت لە ڕاستی و دروستی ئەم خۆپیشاندانە و هەمووشی دوکان و دەرگای دوکانەکان و دائیرەکان و شتەکانیان داخست هاتووە لەگەڵ ئەو خەڵکەیە بەشدار بووە هەنی هەموو ژیان پەجی کەوتە شارەکە بەڵێ هەموو خەڵک لەگەڵ بەرنامەی خۆپیشاندانەکەیە بوو لەم 10,000 نەفەر 20,000 نەفەرە 4-5 نەفەر ئیجتیهاداتی غەڵەتیان کردووە چوونە پەلاماری دوو مەقەڕیان داوە لەبەر ئەوەی حیزبەکان هەڵوێستیان نییە بەرامبەر بە خەمی خەڵک ئەمە بەڵێ ئیجتیهادێکی غەڵەتە و ئەشبێ ڕاست بکرێتەوە و ئەشبێ دووبارە نەبێتەوانێ ئەمە ڕاستە بەڵام تۆ ئەبێ ئاگاداری مافی خەڵکیش بی کاکە ئەو خەڵکە هەر هەمووی خۆپیشاندانی کردو ئەو خەڵکە هەر هەمووی لەگەڵ ئەوەیە کە خەڵک مافی خوراوە دەی وەرە مافەکانی ئەو 10,000 کەسە بە ئەو 5 نەفەرش ئەو 10 نەفەرش کە ئیجتیهادی غەڵەتیان کردووە و پەلاماری مەقەڕاتیان ناوە من دڵنیاتان ئەەکەموانێ کە کەس ئەو کارە دووبارە ناکاتەوە و ئەسڵەن یعنی لە دەرەوەی هینەکەیە هاوکێشەکەیە بەڵام ئەگەر بێت و تۆ بێت زیاتر ڕقی خەڵکتون بکەی زیاتری نیکەی ئەو کاتە ڕەنگە عەدەدی تونند و تیژیەکان لە 5 مەقەڕی حیزبەکانەوە ببێت بە هەموو شاری ڕانیە و ڕەنگە دەستی تریشی تێکەڵ بێت و ڕەنگە ئەو کەسانی کە قەرەباڵغیان پێخۆشە و وەکوڵە دز بازاری قەرەباڵغی پێخۆشە ئەو کەسانش بێنە ناوانێ و شتەکە لە کۆنتترۆل دەرچێ لەبەرەوە ئەرکی سەرشانی ئێمە بۆ چارەسەرکردنیەوە ئەوەیە کە زەخت لە دەسەڵات بکرێ کاکە چارەسەرێکی منطقی ڕازگۆیانە بەنە دەست خەڵک بڵێ کاکە ئەمە مافەکانتانە نازانم سەردانی ماڵی شاد کردووە شای ئێران بەڵێ حەمەڕەزا شاوانە لە تاران تا ئێستا چۆن نعلەکانی دانراوە هەرۆ خۆیەتی بەڵێ چۆن ئەو کەوچکەی کە چێشتی پێخواردووە یان سفرەکە چۆن داخراوە مێزەکانی چۆن هەر ئەوامانەوە پیاڵەکە چۆن لە شوێنی خۆیەتی هەر لە شوێنی خۆیەتی دەستکاری نەکراوە ئێستا شوێنێکی توحفەی و مێژووی و شوێنێکی بۆتە مۆزەخانەی کە خەڵک ڕۆژانە پارە دەدا لە دنیاوە دێ پارە دەدا بۆی سەردانی بکە مەبەستم وەیە ئاستی هۆشیارەیە کە ئەمەس ینی ممتەلەکات
مافی گشتی مڵکی ئەوانە مڵکی گشتین دەستبردنیان دەستبردنە بۆی کە تۆ چۆن نەگەردایری تاپۆ سووتێنیەوە کۆیە گڕ لە ماڵی خۆت بردەیت بانک دەسووتێنیەوە گڕ لە سەروەتی کۆمەڵی خەڵک بردەیت لە حساباتی خەڵک بردەیت دەست بۆ شارەوانی دەبی شارەوانی مڵکی خەڵک و ممتەلەکاتی خەڵکی لێ و معلوماتی خەڵکی لێ ئیتر هەر یەکێک لەو فەرمانگانەش بەڵام تا ئاستێکیش هێشتا هەز ناکەی کە تاک پێگەیوە و ناهێ ئەوانە بکە بەڵام زۆر جاران لەوانەیە دەستێکە بێ لە ناخۆپیشاندانەکەون و ئاماژەت کرد کە هەندێک کەس کە ناحەزن بەوانە هەندێک کەس بۆ ئەوەی ڕووی جوانی خۆپیشاندانەکە پشێوێن دێن ڕێنمونی کۆمەڵی خەڵک دەکەن بۆ تێکدانی بارودۆخەکە. کاک بەختیار ئەگەر باسی تێکدەران بکەیت و باسی ئەو کەسانە بکەیت کە مەقەڕاتیان سووتانەوە من دڵنیاتەکەموانێ لە 50 کەس تێ ناپەڕن باشە بڵێ 50 کەس لە کاتێکە خەڵکی تەنها منتیقی ڕانیە بگرە 50,000 نەفرە واتە بە 1000 نەفر یەک کەس ئەگەر بڕواتان هەبێت ئەگەر ئێمە بەدیلمان پێبێت و حلمان پێ بۆ خەڵک هەر ئەو نەفرانی کە ئەیانەوێت مەقەڕات بسووتێن یا توندوتیژی بکەن هەر ئەتوانی بیخەیتە باوەشت و بیبیتەوە بۆ ماڵی خۆی یعنی ئەوە قورس نییە کابرا هینی نییە تفەنگی نییە هامەری نییە بێت زۆر باشە تۆ بکوژی ئەمە دیسان پاساو نییە ینی ئەمە نامانە قسە لەسەر پاساو بکەین بەڵام لە دنیای ئەوەی کە پێدەگوتێ دنیای ئەوروپا و خۆر ئاوا وڵاتانی پێگەیشتوشە کە خۆپیشاندان دەکرێت بۆ نمونە چەند ساڵێکی بەر لە ئێستا خۆپیشاندانەکانی پاریسی پایتەختی فەڕەنسات بیرە دەوروبەری پاریس ینی ناو جەرگەی پاریس نا دەوروبەری پاریس ینی ئەو زیانانەی کە لەوێ کەوتەوە ئەو زیانانەی لە ئەنجامی خۆپیشاندانەکانەوە کەوتەوە ینی حکوومەت ینی بەڕاستی زاقەی لێبەرز بوو حکوومەت تووشی هاوار بوو لە بەرامبەریدا کەواتە زۆر جار ینی کە خۆپیشاندان دەکرێت ئەم جۆرە حاڵەتانەش کە ئەوەی کە لەوێ ڕوویدا بەنسبەت ئێرە قەترەیەکە لە دەریایەک ڕاستە ینی زۆر جاران پەنابردننی خۆپیشاندەریش بۆەوەی کە توندوتیژی بکە توندوتیژی سەرەتا لەوەوە نییە بێگومان لە دەسەڵاتەوەیەکە هێزە ئەمنیەکانن دەسەڵاتە سەرکوتی دەکا بۆ نمونە ئێستا زۆرێک لە چالاکانی مەدەنی هەڵسوڕاوانی خۆپیشاندانەکان لە تەواوی شار و شارۆچکەکان لەژێر چاودێریدان لەژێر گوشاردان یا گیراون یا ڕاوەدونراون یا ناتوانن لە ماڵەکانی خۆیان دابن یا شارەکان بە سەربازگە کراون یا بازگەکان ئێستا لێپرسینەوەیان زۆر تون کردو کاتێ تۆ گوشارانە بۆ سەر هاوڵاتی دێنی ئەگەر خۆپیشاندەریش هەندێک حاڵەت بکە دیسانە مەشتێکی ئاسە بە ئاسایی وەرناگیرێ کاک بەختیار خۆیەوە غەڵەتێکی ترە یعنی هەندێک کەس هەیە غەڵەت بە غەڵەت چارەسەرەکات ینی ئەوە هەڵەیەکی ترە بەڵام پێدوانێک کاردانەوەیە بەڕاستی ئەبێت تۆ زۆر وریابیت ئاگاد لە ناخی خەڵک بێ ینی تۆ خەڵک لێت پڕە ئەوەنەی تر ئەیکی بە دوشمن وانە بەڵێ یعنی دوای ئەوەش قوڕەکە بۆ کێ ئەگریتەوانێ ینی گەنجێکی فەقیر لە بێپارەیە بۆ بە پێشمەرگە یاخود بۆ بە ئاسایش تۆ ییت تفەنگێکیەتی و ئەڵی کاکە بڕۆ بە ئارەزوی خۆ تەقەکە کاکە خۆ ئەو تەقەیە هەروە بەجایە ناڕوە وانە یعنی تۆ بۆچی وە ئەکەیت ئاشتی کۆمەڵایەتی شتێک چێ ئێمە بەڕاستی لەگەڵ ئەوەیین ئەو 50 نەفەرێک کە ئەیانەوێت مەقەڕات بسووتێنن هەر هەمویان لە شەو لە نیو سەعاتە ئەخرێنە باوەش و ئەبرێنەوە بۆ ماڵی باوکیان و بە باوکی خۆشیان هەر باوکی خۆیان ئەڵێ کاکە من ئیتر لە ماڵەوە نایڵم بچیتە دەرەوە چونکە تۆ مشاغیبی بەڵام قەزیەکە ئەوە نییە قەزیەکە ئەوەیە کە ئەو خۆپیشاندانە ئەو حەزە گشتگیرێک کە ئێستا لە ناخی هەموو هاوڵاتیانە هەیە ئەو ڕقاکە هەیە بکرێ بە شەخسانەکردن بڵێن کاکە وڵا ئەمە کۆمەڵی خەڵکن دەستێکن باشە تۆش وەرە دەستێکی خێر بە ئەگەر ئەوان دەستێکی شەڕن تۆ دەستێکی خێر بە بۆ ناو خۆپیشاندان وانە بێگومان پلانێکیان بەرێ پرۆژەیەکیان بەرێ مەشروعی چارەسەریان بەرێ ئەو کاتە 1000 دەستی وا بڕاوەتەوانێ ئەگەر دەستیش بن ئەمە یەک دووەمینیان ئەگەر تۆڵی کاکە من ئەمن و ئاساییشم هەیە کاکە ئەمن و ئاسایش نابێت تۆ 50 کەس پێتەختیە نەکرێ پێ کۆنتترۆل نەکرێ بە 50 کەس بە ئەمن و ئاسایش لە خلالی 1 سەعاتە ئەتوانیت هەر هەمویان کۆ بکرێتەوانێ زۆر باشە کاک دکتۆر دەمەویست ئەو بڵێم کە چێ دەست پێشخەر بووە بۆ سەرهەڵدانی توندوتیژی لەم خۆپیشاندانانەدا بەڵێ واللهی طبعا توندوتیژی لە ئەنجامی وەکو پێم وتیت قەرارێکی عاتیفانەی
نامەسئولانەوە ئەی بۆ نەڵێن لە ئەنجامی وەڵام نەدانەوەی خواستەکانە لە ئەنجامی بێباکبوونی دەسەڵاتە لە ئەنجامی ئەوەیە کە تۆ هەر حساب بۆ و ناکەی کە ئەو هاوڵاتیە هاوار دەکات لەسەر شەقام بەڵام گوێ لە هاوارەکەشی نییە بەڵێ خۆی ئاخر ئەزاین چۆنە یعنی تۆ ئەبێت بەڕاستی مافەکانت دائیمە بە مەدەنیانە داوا بکەیت یعنی هەندێشت هەیە بە ڕقوقینە ناکرێت بەشەڕ ناکرێت دوایە تۆ باسی حکومەتەکە حکومەت بەشێکە لەگەل یعنی من موچەخۆری حکومەتم هاتوومەتە خۆ پیشاندانەوە من بەشێکم لە حکومەت ئێستا بە نەبوونی من یەک هەفتە من لە کارەکەی خۆمە ئەدائم جوان نەبێت زیاتر لە 500 نەخۆش زەرە دەکات بەڕێزان لەبەرەوە من خۆم بەشێکم لە حکومەت و خۆمم ئیشی حکومەت بەڕێوە ئەبم لەبەرەوە من دژی حکومەت نیم ئێمە داواکەین قسەمە لەسەر داواکاری کاتێک دەسەڵات کە ینی خۆی بێگومان دەسەڵات و هاوڵاتی ئەمە پەیمانێکە لە نێوان هاوڵاتی و کۆمەڵی خەڵکە کە عقدێکە ئێمە سەرپەرشتیتانەکەین ئێمەش پابند دەبین بەوە هەر کاتێ ئەم پابندبوونە پەیوەندی بە عقدەکەیەوە ئەگە بەندەکانی عقدەکە هاتنە دی وەکو هەر کڕین و فرۆشتنێک و هەر کا شتێکی تر نەگەوەی دەڵێن حکومت باوشی خەڵک بێ ئەم پەیوەندی بەو گرێبەستەوە ئەگەر حکومت پەیوەست بوو بە گرێبەستەکانی ئێمەش پەیوەست بووین بە جێبەجێکردنی ئەرکەکانمان ئەوش مافەکانی بۆ دابینکردین بێگومان شتەکە دەچێتە سەر بەڵام کاتێک کێشەکە لە خەلەلەکە لەوەدا هەیە هەر لە ئەسڵی ئەوەی کە گرێبەستی لەگەڵکردنی هیچ بەندێکی گرێبەستەکە جێبەجێ ناکرێت بەڵێ ڕاستە طبعاً کێشەکان گەورەترە بێت یعنی من حەزەکەم بە سەراحەت بێڵم ئەگەر بێت و هەموو خەڵک لەناو ببرێت نەک بخرێتە زیندانەوە هەموو خەڵک لەناو ببرێت خەڵک هەر ئەگەر جیلێکی تر دروست ببێت هەر ئەوە قوبوڵ ناکات یعنی لەبەرەوە ئەوە چارەسەر نییە کردنەوەی خەڵک بەوەیە کە تۆ مافەکانیان بۆ دابینکەی مافەکەتم بۆ دابین کە ئەگەر پێت دابین ناکرێ بڵێ کاکە لای من نییە من لەگەڵتم ئەگەر لەگەڵم نیت ئەگەر ئینیش ناکەی وەرە کاکە ڕێگە چارەیەک پرۆژەیەکم بەرێ کە پرۆژەیەکی مقنیع بێت ئەو خەڵکە بتوانێت یعنی خەفەت و مشکلەکانی چارەسەر ببێت بەڕێزان یعنی من داهاتووی مناڵەکانم لە ترسایە من حەزەکەم یەک شتان پێ بڵم طبعاً ئێمە پزیشکین هەرچی پزیشکی بەتوانە هەیە هەر هەمووی ئۆفەرێکی وەرگرتووە لە وڵاتانە ئەو هەموو خزمەتەی کە حکومەت خۆی کردوێتی خۆی خزمەتی ئەم پزیشکی کردو پێی گەیان و مەکتەبی بە خۆڕایی یاوەتی و جامیعی بە خۆڕایی یاوەتی و اختصاصی بە خۆڕایی یاوەتیە ئەیبات لە شوێنێکی تر سەرفەکات من حەزەکەم یعنی بە سەراحەت ئەو مەترسیەش باز بکەم گەورەترین مەترسی ئەوەیە کاکە تۆ نەک خەڵکی فەقیر و هەژار لێو قوبوڵ ناکات خەڵکی ئەو خەڵکەی کە تۆ خۆشت دروستت کردو قوبوڵی ناکات بەڵام ئەم یە چیەکات ئەم دێت ئەڵێ کاکە من ئەچم هەم ژیانی خۆم و مناڵەکانم لە وڵاتێک زەمانەکەم و پارەیەکی چاکیشم دەسەکەوێت معاشێکی زۆر ئەو خەڵکی تریش کە ئەمێنێتوانێت چی لێت و چۆنی لێت با بڕوات یعنی بەسەراحەت کاک بەختیار یعنی ئەم کێشەیە زۆرە یعنی ئێستا من خۆم بەخوا زیاتر لە 10 ئۆفەری دەرەوەی وڵاتم هەیە بەڵام هەر هەمووی وتومە بە قوربانی نینۆکەکانی نەخۆشێکی خۆمان بێت کە ئەبێت چارەسەرێکی بەڵام لە بەرامبەر ئەو ئیشەیە کاکە تکایە یعنی دەستمە بە بۆ هێڵە سوورەکانی ژیانم یعنی تۆ بازنەی کەرامەت و ڕێز و حورمەتم پەلامارەیە ئیتر من لەوە زیاتر چیم پێکرێت یعنی مەجبورم ئەو کاتە بڵم کاکە گیان مادام تۆ خزمەتم ناکەی ئەچم کاکە لە نزیکترین شوێنە چم لە بەخای خزمەتی خۆمەکە زۆر باشە کاک دکتۆر ینی دەکرێت تۆ لە مێژوودا پێم بڵێ هیچ خۆپیشاندانێک بە توندوتیژی و بە سەرکوتکردن و بە سەربازیەکردنی شارەکان یان ئاوەدانیەکان ینی هیچ دەسەڵاتێک توانیوێتی خەڵک دەستەمە بکایان دەبێت ئی لە ئەوە شتێکی حتمیە بچێتە ژێرباری داواکاریە سەرەتایەکانی خەڵک دابین بکە بۆ ئەوی خەڵک ئارام بێتەوە ئەجاین چۆنە کاک بەختیار من بەچی ئەچێت وەزیر بم بەڵام شەو نەوێرم بخەوم بەچی ئەچێ وەزیر بم 50 حیمایم هەبێ بەچی ئەچێ وەزیر بم نەتوانم بچم لەگەڵ 2 کەسا قسە بکەم من کاتێک بەختەوەرم کاتێک دڵخۆشم کاتێک شانازی بە شەهادەکەم و بە مەکانەت و بە شوێنەکەمەوە ئەەکەم کە خەڵک ئەم لاولام ماچکە کاکە گیان یعنی من دکتۆرێکم ئەو کاتە دڵخۆشم کە خەڵک نەخۆشەکانم ئەم لاولام ماچکەن نەک بێم بۆ خۆم بژیم و خەڵکەکەی تریش
چی لێ بەسەرێت بالی بێ. زۆر باشە هەڵبەت وەکو دەڵێن ئەم هەویرە ئەو زۆر دەچێشێ ئەم بابەتە زۆر دەچێشێ بەڵام پێم وایە دوالێ دوانی سەرۆکی حکوومەتت بینی کە یان دوا کۆنگری ڕۆژنامە نووسی سەرۆکی حکوومەتت بینی لەبارەی خۆپیشاندانەکانەوە خۆپیشاندانانی بەجێرە شێوێن وەسف کرد ینی دەستێک هەیە لە پشتیانەوە زۆر بێباک بوو ینی ئەم بێباک بوونە بەڕاستی جارێکی تر خەڵک سوورتر ناکات لە سەرداواکارەکانی وەڕقی خەڵک زیاتر هەڵناستێنێ ینی خزمەت بە هێورکردنەوەی بارودۆخەکە دەکات. ئەزین چۆنە خۆی ئەگەر تۆ سەوتی هەموو خەڵک بۆ دە کەسی گێ لە شێوێن ئەگەر هەش بێت دە کەسی گێ لە شێوێن بگێڕیتەوانێ طبعاً ئەمە غەڵەت پێکانە تێگەی ئەنی تۆ ئاگات لە هەموو خەڵک نەبێت هەتاوەکو ڕۆژێک گێت ئەگەر فریا بکەوێت بە تیارەکەی بڕوایان نەڕوات ئەمە کوردبینیە. ڕاستیەکەی ئەوەیە کە ئێمە هەموو خەڵک ناڕازیە ئەوەی کە لە ماڵی شەوە دانیشتووە و پیاوێکی پیرە کاکە شەوان دوعایلیەکە کە خوش یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەنێوانە مەظلوم و خوای گەورەدا پەردە نییە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت پەردە نییە لە بینینە کاکە خوای گەورە بۆ خۆی دەفەرمێ إني حرمت الظلم على نفسي من ظلم حرام كردو لسر يعني ستم شتێکە کە ینی خوای گەورە ڕاستە خۆڵام ێداتەوە ناتوانیت بڵێ کاکە من ستەمەکەم بەردەوامە بێ ئەو خەڵکە دە کەسی گێ لە شوێنە ئەمە کوردبینیە ئەبێ بڵێ کاکە 100,000 کەس لێم ناڕازیە بەڵام دەشتی تایە کە ئەوێ گێرە شێوێنی بکات ئەمەیان قوبوڵە تا حەدێک باشە ئەگەر نا گێرە شێوێن لە قانونە ئیسپات دەکرێت ئەبێ بیسەلمێنیت ئەو نەفرە بێنیت حاڵەتی دەرونی بخوێنیتەوەنێ لیژنەی طبی لەسەر ببەستی بەپێی یاسا و قانون حاکم قرار با بڵێ کاکە ئەم نەفرە مەبەستی گێرە شێوێنی هەبووە ئەنجا بەرپرس ئەبێ دەو قرارە بە ئەگەرنا من زەلامێک تەسەڕوفێکەکات من ناتوانم هەل لە خۆمەوە بڵێمەوە گێرە شێوێنە یا ڕاستە. وەڵام نەدانەوەی خواستەکانی هاوڵاتیان بەدەمەوە نەچوونی خۆپیشاندەران دابین نەکردنی مافەکانیان دوجار ئەم خاوەخاوکردنە دوجار چارەسەرەکەی قورستر ناکاوە کێروی داواکارەکان و ئاستی داواکارەکانی هاوڵاتی زیاتر ناکا لە حکوومەت بە دڵنیاییەوە یعنی ئەو خەڵکە حتا بێت تونتر ئەبێت و هەتاوەکو بێت پڕتر ئەبێت و بە دوای دەرچەی ڕزگاریە ئەگەڕێت یعنی بەداخەوە ئەڵێم ئێمە بەدەستی خۆمان فەرمانبەران و مۆزەفەکان و کارمەندان و پێشمەرگەکانی خۆمان کردو بە دوژمن لە خۆمان بەڕێزان یعنی ئەبێت ئەم ئیشە چارەسەر بکرێت مشکلەی خەڵک ئەبێ حل بکرێت مشکلەی خەڵکیش بە لێبوردەیی ئەبێت بە گەورەی نواندن ئەبێت بە خۆبەخشین ئەبێت یعنی تکایە یعنی من هیچ مشکلەیەکم نییە ئەگەر من بێم بڵم کاکە ئەوە من ماڵەکەی خۆمم فرۆشت وەکو وەزیر وەکو بەرپرسێک بە دڵنیاییەوە 100 کەسیش لە خەڵکەکەی تر ئەڵێ کاکەەوە منیش سیارەکەی خۆمە فرۆشم بۆ چارەسەری ئەم قەیرانە بەڵام ئەم قەیرانە مشکلەکە ئەوەیە تۆ بە بێپرسی من ئەڵێ کاکەەوە تۆ موچەکە دووەرمەگرە بەڵام من خروقات و ئەم سەراوسەرەکەی خۆم با بەردەوام بێت ئەو کاتە خەڵک لێت پڕە بێت و خەڵق قوبوڵی زۆر باشە گرتنی چالاکانی خۆپیشاندانەکان ئێستا زۆرێکیان گیراون و دەگیرێن و بە دوواداچوون هەیە بۆیان ینی کە تۆ ئەمانە دەگری ینی ئەمە چ چارەسەرێک بۆ حکوومەت چ چارەسەرێک دەخڵقێنێ بە هیچ ناچێت یعنی گرتنی خەڵک و تعبیرکردنی خەڵک بە دوژمن لە خۆت ئەوە غەڵەتە یعنی خۆتۆ حەزەکەی 50 ساڵ دژایەتی خەڵکە لە کۆتاییدا هەر ئەبێت چۆکدا بێت چکە عنسوری ئێمە و پێکهاتەی ئێمە و دروستکەری ئێمە و قاعیدەی ئێمە خەڵکە ئەو خەڵکەش تۆ لە خۆت بڕەنجێنی کاکە تا ماوەیەک تەحمل ئەەکەی دوای ئەو ماوەیە بە دڵنیاییەوە خەڵکیش پشتی لێکات و ئەوەی کە هەشتە لە دەستی کاک دکتۆر ینی خۆپیشاندان بێگومان هەموو کەس دەڵێ پێویستە ڕێکخراو بێ و ئێوەش ئەو دەستەی پێکتان هێناوە بۆیە کە ڕێکخراو بێ بەڵام هەندێک جار کە حکوومەت بەم جۆرە خراپەی وەڵامی دەداتەوە بە توند و تیژی وەڵامی دەداتەوە جۆرێک لە ناڕێکخراوبوون سەر هەڵنادا کە ئیتر
کەسێک نامێنێ سەرپەرشتی خۆپیشاندانەکە کە خۆم پیشاندانەکە بکات و ئیتر ئاراستە و ئاماژەی خراپی لێ ناکەوێتەوە خەسارەتی گەورەتی لێ ناکەوێتەوە خۆی طبعا ئەو کە ئەڵێ ئەبێ ڕێکخراو بێت ئەبێ حکوومەتەکەی ئەویش ڕێکخراو بێت ئەویش ئەبێت لە خلالی 24 ساعتە جوابی خۆپیشاندەران باتەوە ئەبێ ڕێگە چارەی پێبێت ئەبێ پلانی پێبێ ئەگەر پلانی پێ نییە ئەبێ بڵێ کاکە یان من هەڵێوەشێنەوە حکوومەتێکی کاتی ئینتیقالی دروست ئەەکەین ئەگەر ناداوە لە هاوڵاتیان بکە بڵێ خەڵکینە من پارەم پێ نییە وەرن بەدەموانێ کاکە خۆ هەزارەها حاڵەت ڕوویاوە لەسەر ئاستی تاک خەڵک پارەی پێ نەبوو و خەڵکانی تر چوونە بەدەمیێوانێ ئەم حکوومەتە با ڕازگۆ بێت لەگەڵ خەڵکی خۆیە ئەگەرنا ڕۆژ بە ڕۆژ ئاراستی خۆپیشاندەکان تونتر ئەبێت و خەڵک یعنی ناتوانێت بەبێ جواب دانیشێت. بەڕێستان این چالەکێکی خۆپیشاندانەکانن باشترین شێواز بۆ ئەوەی کە هاوڵاتی تاک تعبیر لە مافی خۆی بکە لە کاتی خۆپیشاندانەکاندا بەڕێزت پێ دوایە بێت دەبێت چۆن بێوە کەم شێوازەش زۆرترین فشار دەکا لە دەسەڵاتداران. بەڵێ بە بۆ چوونی من بێت هەر کەسێک یعنی خوا باسی ئەسحاب السەبت دەکات ئەڵێ کۆمەڵە خەڵکێک خوا شتێکی لێ مەنع کردبوون کردیان هەندێکیش بێدەنگ بوون هەندێک گوتی مەیکەن ئەوانەی کە کردیان ئەوانش کە بێدەنگ بوون خواکردنی بە مەیمون ئەوەی کە تەداخلی کردوتی مەیکەن خوا ئەوانی پاراست یعنی ئەگەر ئێمە ئەمانەوێت چارەسەر بکرێت پێویستە هەموو حیزبەکان هەموو ڕێکخراوەکان هەموو خەڵکی شارەکە حکومەت خۆشی بێتە ناو خۆپیشاندانەوانێ بێت ڕێگە چارەیەکی منطقی عاقڵانە بۆ ئەو خەڵکە بدۆزێتەوە بڵێ کاکە گیان ئێمە ئەگەر تۆ برسی بووی با منیش برسی بم یعنی ئەگەر برسێتە هەمومان برسی با هەمومان ئەگەر تێربوونە بە هەمومان تێربین ئەگەر شەڕە بە هەمومان ڕوبەڕووبینەوە ئەگەر ئاشتی بە هەمومان تێوە کێش لەگەڵ نییە یا کێ بێدەنگی هەڵەبژێرێت من ئەیان خەمە ریزی ستەم کارەکانەوە وەخوا ئەیان کا بە مەیمون لەبەر ئەوە بێدەنگی لە ستەم وەکو ئەوە وایە ستەمەکەت کردبێ لەبەر ئەوە لەم پەیامی من لە کەناڵی پەیاموانێ بۆ هەموو بەڕێزان بە هەموو حیزبەکانەوە بە حکومەت خۆشیەوە بە هەموو خەڵکی دڵسۆزەوانەیە بە هەموو ڕێکخراوەکانەوە بە هەموو فەرمانبەرانەوە ئەوەیە تکایە بێدەنگی هەڵمەبژێرن چارەسەر هەڵبژێرن چارەسەرێکی ئاشتیانە مەدەنیانە بۆ ئەوی نە حکومەتی هەرێممان لەدەست چیە نە کوردستانمان لەدەست چیە نە خەڵکیشمان بکوژرێت و لە ئەنجامە خەڵک جەرگ سوتاو ببێت. بەڕێز وەکو چالاکێکی خۆپیشاندانەکان وەکو ئەندامی دەستەی باڵا داواکاری چێ لە هێزە ئەمنیەکان کە ئەمانە خەڵکی خۆمانن خەڵکی غێرەنین خەڵکی دەرەچینین هاتوون ینی داواکاری چیە لەوان لە کاتێکدا من موچەکەم بڕاوە پێم نادرێ دوا دەکەوێ چارەگ و ڕوبع موچەم پێ دەدرێ تۆش بە هەمان شێوە پێشمەرگەش هێزەکانی تریش بە هەمان شێوە هێزە ئەمنیەکان بە هەمان شێوە ینی لە پایچی ئەمە ڕوبەڕوویەک ببینەوە ئەم ڕوبەڕوویەک بوونەوە بەڕاستی چارەسەرە بۆچی چارەسەر ینی هێشتنەوەی ئەو ستەمەنیە کە لە سەرمان بەردەوامە بە دڵنیاییەوە بە هەمومان ئێمە داوا بکەین چاک ببێ دۆخەکە زۆر جوانە لەبەر ئەوە لیژنەی ئەمنی ئەرکی بەرپرسیارەتی ڕقەمیەکی هەیە کە بە هیچ جۆرێ بهێڵێت خۆپیشاندەر بە چەکەوە بێتە دەرەوە نە خۆشی چەک بەرامبەر خۆپیشاندەران بەکاربێنێ یعنی ئەوە ئەرکی خۆ لیژنەی ئەمنیە ڕاستە یعنی من ناڵم خۆپیشاندەر بە چەکەوە بێت و ئەو بە گوڵ مەرحەبایکە نەخێر بەڵام لایەنی ئەمنی کە پێویستە ئاسایشی ئەو خۆپیشاندانانە بپارێزێت و ئاسایشی ئێمەش بپارێزێت و ئاسایشی هەموو دام و دەستگاکان بپارێزێت پێویستە ئاگای لەوە بێت ڕێگە مەدە کەس چەکی مخالیفی پێبێ لە هەمان کاتە خۆشە بە مخالیفی ئەو چەکەی پێتە بەکاری مێنە. کاک دکتۆریانی پرسیارێک زۆر جار ئەم پرسیارم کردو بەڵام هیچ یەکێک لە مەسئولین لە هیچ کەسێک ئەم وەڵامم دەست نەکەوتووە. لە شاری ڕانیە ئەوەی بەڕێستان لەوێ ئەندامی دەستەی باڵان ینی پێما شاهیدیەوە دەدەی کە کەمترین زیانیا هەر زیان نەبووە بۆ دام و دەستگا فەرمیەکانی حکوومەت خزمەت گوزارەکە هەبووە نەخێر نەبووە نەخێر حەزەکەم قوفڵی پێ بڵم قوفڵی دوکانێکیش زەرەری پێ نەگەشتووە بێجگە لە مەقەڕاتی حیزبی لە مەقەڕاتی حیزبی هاوکارانم ینی
دەڵێن کاتی بەرنامەکەتەوە بوو پێم خۆش بوو زیاتر لەسەر ئەم بابەتە بدوێن زۆر سپاسی بەڕێزت دەکەین کەواتە ئەو دروشمەی کە خەڵک دەڵێ بە ئاشتی دێنە سەر جادا بە ئاشتی هاتوون ئەگەریش چەچیان بەکار بەرامبەر بەکار نهێندێ بێگومان خۆپیشاندەریش هەرگیز زاتیەوە ناکە کە چەک بێنێتە سەر شەقام هەرگیزەوە متفقی لەگەڵ لە 100% زۆر سپاس هیواداریشم نەبێت هیواداریشم نەبێت بەو پەڕی حەزارەت و شارستانی و خۆپیشاندانەکان بڕۆ تا دوجار دەبێتە فشارێکی زۆر لەسەر دەسەڵات و دەسەڵات مل دەدا بۆ داخوازەکانی خەڵکو مافەکانمان بۆ دەجارڕێتەوە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر فەریدون سەعید ئەندامی دەستەی باڵای بەرەی داکۆچی لە مافی خەڵک لە شاری ڕانیا زۆر سپاسی ئامادەبوون دەکەین کە لە تەوەری بەرنامەی باسوخوات چۆنێتی داواکردنی مافەکان لەگەڵمان بووی زۆر سپاس دەکەین و سپاس بۆ ئامادەبوون بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویستی پێیان سپاس بۆ ئێوەش کە تاوەکۆم ساتە هاوڕێمان بوون هەمیشە لە خۆشی و ئارامی و شادیدا بژین پشت بەخوای گەورە ئینشاءڵڵا ئاسۆی جێبەجێبوونی داواکاریەکانمان نزیکە و مافەکانمان دەستەبەر دەبن زۆر سپاس بۆ ئێوە بەخوای گەورەتان دەسپێرم کاتێکی خۆشخواتان لەگەڵ